دوای 56 بانگ لە نەدان و پاشەکەوت و لێبڕینی موچە حکوومەتی هەرێمی کوردستان کۆتایی بە لێبڕینی موچە هێنا و لەم مانگە بەدواوە موچەی تەواو دەدرێت بە موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەم هەنگاوەش موچەخۆران و هاوڵاتیان و فرۆشیاران خۆشحاڵن لەگەڵ ئەوەشدا داواکارن کە جارێکی تر حکوومەت نەگەڕێتەوە سەر پاشەکەوت و لێبڕین و نەدانی موچە. موچەش ناتۆ بەڵام دڵخۆشیەک دیارە بە تەنانەت ئەو دوکانارانەی کەی بینی ئەمانەی کە لە بازار ڕایشەکەن خۆشحاڵیەک دەرەبڕن و من ڕەفیقەکان ویچە موچەخۆرین ئەڵێنمە بەڕاستی زۆرمان پێخۆشە خۆ موچەخۆریشنی بەڵام تەبعەن ئەگەر موچەکە لە کاتی خۆیان بێ بەڵام نەچێتە 45 ڕۆژ بەس لەبەرەوەی لێبڕین نییە. موچە یا کەم کرێت یا زیاتر کرێت تەسیری ئەبێت لەسەر دڵ و دەرونی خەڵکی و لەسەر بژانەوەی بازار. ئێمە ئەگەر نیوە بێ یا ڕوبع بیان زیاتریکەین لێبڕینەکە کەمکەینەوە موچەی خەڵک زیاترکەین ئەو کاتە دڵنیا بە خەڵک قەرزایەتەوە جادەزا با باشتکردین دڵنیا بە تەسیری خۆیە بێت. لێبڕینی موچە زەرەرێکی زیانێکی زۆری بە هەم بە موچەخۆران و هەم بە کاسبکار و هەم بە خەڵکەیان لەبەرەوەی کە ئەم لێبڕینی موچەیە بەڵێن قەیناکە حکوومەتی هەرێم لەوانەیە لەو کاتە پێویستی بۆ بووێکەوە لەبەری بۆ ڕاگررتنی حکوومەتەکە بۆ تەوازنی ڕاگررتنی خۆی ئەوەی کردووە بەس لەمە دو ئەگەر بتوانێت ئەو موچەیە بێنێتەوە سەر شوێنی خۆی و ئەو لێبڕینی موچەیە نەمێنێ هەم موچەخۆران هەم مامۆستایان فەرمانبەران مەجموعەی بەرنامەی خۆیان هەبوو کە سەبرین بۆ بە کێشەیە لەناو ماڵی خۆیانە ئەگەر ئەوە نەمێنێ کارێکی زۆر باش و دەستخۆشیان لەکەین زۆر دەستخۆشی لە کاقوبات دەکەم بەڕاستی کاقوبات زۆر ماندوو بوو لە مۆزای وەکو بازاڕیش خۆتە زەمی بازار کاک هەمووی مردووە ئیتر ئێمە چاومان لەمە دوایە ئەگەر ئەم کولفێ بێتە بازار ڕەوانە ئەم داهاتەی خۆشمان هەمووی بچێتەوە یەک شوێن طبعا ئەبێ بازار زۆر فەرق بکاتەوانێ. کاریگەری خۆی هەیە طبعا چۆن کاریگەری نییە کابرا مەقسەد 700,000 دووسان لێ بڕیوە مەقسەد یا 150 لێ بڕێەوە توانێت مەسرفەکەی پێ بکە ئەتر کاریگەری بازاریش ئینشەڵا کرێتەوە وەسعەکە بەرەو باشیە ڕۆ. خۆم موچەخۆر نیم بەڵام هەر شتێک لە بەرژەوەندی خەڵک بێ باشە چکە بازار هەمووی پەیوەستە بەیەکەوە تری ئینشەڵا هیوادارین خۆشی بۆ خەڵکە بگەڕێتەوە چکە بەڕاستی خەڵک بێزارە. پێداگیری و سووربوون بۆ گفتوگۆ یەک لە دوایەکەکانی تیمی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغداد و گەیشتنە ڕێکەوتن بۆ چارەسەرکردنی کێشەکان هۆکاری سەرەکی بوو بۆ بڕیاری کۆتایی هاتنی لێبڕینی موچە کە بەوەش هاوڵاتیانی شاری سلێمانی بە گەشتبینیەوە لەو بڕیارە دەڕوانن بۆ ئەوەی با دڵ و دەروونێکی ئاسوودە و دوور لە هەواڵی بەپەلەی سەر شاشەکان بۆ موچە کار و فەرمانی خۆیان بەڕێ بکەن. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.